ئەمە کاتی تۆماری بایۆمەتریە لێرە ئێمە بە شێوەیەکی ئەزمۆنی ئێستا دەچین دەنگدانەکەین بۆ ئەوەی کە لای خەڵک ڕوون بێکە لە ڕۆژی دەنگدانە بە چ شێوازێک بۆ سیستەمە تازەیە دەنگ بدەن. ئێمە ئێستا دەچینە لای ئەو کارمەندەی کە بڵێن پەنجەمۆرەکە خوێنێتەوە لەوێ کارتەکەمان بۆ داخڵەکە و دواتر ئێمە دەنگەدەین. ئێستا تۆمارەکەی خوێندوتەوە و پەنجەمۆرەکە ئەمەیە ئەم فۆرما بڵێن ناوی کاندید وە تەواوی لیستەکانی لەسرە دەنگدەر ئەتوانێت لێرە بڵێن ناوی ئەو قوارەیە هەڵبژێرەکە دەنگی پێدا و لێرە لیستی کاندیدەکان هەیە دەتوانانی مەسەرەن کاندیدەکان ژمارە چەند بێ لێرە ئەو کاندیدا هەڵبژێری کە دەتەوێت دەنگی پێ بدەیت و لێرە لە بەرامبەر قوارەکانە ئەو قوارەیە هەڵبژێری کە خۆ دەتەوێت دەنگی پێ بدەین. ئەم قەڵەمە ئەتوانی بخەیتە سەر ئەم لیستە ئەو لیستەی کە خۆ دەتەوێت دەنگی پێ بدەیت. بە نمونە یەکەم کۆمەڵی ئیسلامی کوردستانە قەڵەمەکە خەیتە سەر ئەو شوێنەی کە بازنەی بۆ کراوە. ئێستا ئەمە قوارەکەیە و ئەو کاندیدەی کە ئەتەوێت دەنگی پێ بدەیت مەسەلەن لێرەوە لە یەکەوە تاوەکو 36 هەر کاندیدە بێ فەرق ناکە. بە نمونە من ژمارەیەکم هەڵبژێرم. ئێستا دەنگماندا بە لیستی کۆمەڵی ئیسلامی 104 و کاندیدەکەمان هەڵبژار. دواتر خەیتە ئەم سنووقەوە ئەمە سنووقی ئەلکترۆنی پێڵێن. کۆسارەگەر بیتە پێشەوە چاوەڕێکە کە دەنگەکە بخوێنێتەوە بە تەواوی واتە سنووکە پەسەندی کردووە تومە سەود نەجا واتە دەنگدانەکە بە سەرکەوتووی کۆتایی پێات. ئەبا تەواوی پرۆسەی دەنگدانەکە لە ڕۆژی 12 5 هەوڵاتیان دەتوانن بەو شێوازە دەنگ بدەن.